بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە خەرجی فیعلی دەکەین لە بودجێ عێراقدا کە ئێستا کێشەیەکی گەورەی بۆ پشکی هەرێم دروست کردووە. دیارە خەرجی فیعلی بۆ یەکەمین جار لە ساڵی 2015 لە سەردەمی هۆشار زێباری وەزیری ئیدارایی عێراق لە کابینەی عەبادی هاتوتە ناو یاسای بودجێ عێراق. لەو کاتەدا ئەندامانی لیژنەی دارایی بەتایبەت ئەحمەد حاجی ڕەشید داوای لێ کرد بوو کە خەرجی فیعلی لابەرێت، بەڵام ئەو کاتە وەزیری دارایی هۆشار زێباری لای نەبردبوو کە ئێستا کێشەی بۆ پشکی هەرێم دروست کردووە. دیارە پشکی هەرێم دوای لێدەرکردنی خەرجی سیادی و حاکیمە پشکی هەرێم بە ڕێژەی لە سەدا 12.67 دیاری دەکرێت. بۆ نمونە کۆی گشتی داهاتی خەمرێنراو لە بودجێ عێراق 198 تریلیۆنە، بەڵام 68 تریلیۆنی بۆ خەرجی سیادی و حاکیمەیە، واتە 68 تریلیۆنی لێ دیاری دەکرێت 130 تریلیۆن دەمێتەوە کاتە لە سەدا 12.67ەکە لەوە دیاری دەکرێت کە دەکاتە 16 تریلیۆن. بەڵام ئەو 16 تریلیۆن چ کاتێک خەرج دەکرێت کە خەرجی هەموو عێراق بڵێن هەموو داهاتی عێراق بودجێ عێراق کە 198 تریلیۆنە خەرج بکرێت، کەم ساڵ ڕووی داوە کە هەموو بودجێ عێراق خەرج بکرێت، لەبەرەوە ئێستا پشکی هەرێم کێشەی بۆ دروست بووە. دیارە پشکی هەرێم بەسەر بنەمای خەرجی فیعلی 15 پارێزگاکەی عێراقیش دیاری دەکرێت، خەرجی سیادی و حاکیمی لێ دەردەکرێت، دواتر لە 12.67 پشکی هەرێم دیاری دەکرێت کە دواتر بە وردەکاری دێنێ سەری کە خەرجی سیادی و حاکیمە چییە. دیارە لە مادەی 11 باز لەوە کراوە کە پشکی هەرێم چ لە خەرجی دوای لێدەرکردنی خەرجی حاکیمە لە بەرگەی یەکەم و دوای لێدەرکردنی خەرجی سیادی خەرج دەکرێت. دیارە خەرجی فیعلی ئێستا بۆتە بەرگەیەکی یاسایی لە ناو بودجێ عێراق لە مادەی 11 هاتووە. چ شتێک خەرجی سیادیە؟ دیارە سێ سەرۆکایەتەکەی عێراق پەرلەمان، حکومەت، سەرۆکایەتی کۆمار، ئەمانە لەسەر خەرجی سیادین خەرجەکانیان، وەزارەتی دەرەوە بە هەمان شێوە، وەزارەتی بەرگری عێراق و پێشمەرگەش کە 228 ملیاری بۆ دانراوە، ئەویش خەرجەکەی موچەکەی لەسەر خەرجی سیادیە حەشت بە هەمان شێوە، دەستگای دژە تیرۆری عێراق، دەستگای ئاسایشی نیشتیمانی، دەستگای هەواڵگری عێراق، دادگای فیدرالی و کۆمیسیۆنی هەڵبژارنەکان، دەستەی داد و لێپرسینەوە، دەستەی کێشەی مڵکدارەتی، خەرجی بواری نەوتیش بە هەمان شێوە، دروستکردنی بەندا و خەرجی سیادیە، قستی و قەرزی دەرەکی، قستی قەرزی دەرەکی و ناوخۆ و سوودەکانیشان بە هەمان شێوە لەسەر خەرجی سیادیە ژمارکراوە و خەرجی بەڕێوەبەرەتەکانی پاسەپۆرت و باری شارستانی و نشینگە لەسەر خەرجی سیادی هەژمارکراون. واتە سەرەتا خەرجە سیادیەکان دەردەکرێن، اینجا پشکی هەرێم دابین دەکرێت. اینجا بودجەی سیادی بە چەند خەمرێنراوە لە بودجێ عێراقدا؟ لە بودجەی عێراقدا کە 598 تریلیۆن دانراوە بۆ ساڵی 2023، 58 تریلیۆنی بۆ خەرجی سیادی تەرخان کراوە. گەرم لە خەرجی سیادی 3 تریلیۆن و 926 میلیارد بۆ خەرجی بواری نەوت دانراوە، 228 میلیارد و 304 میلیۆن دینار بۆ موچەی پێشمەرگە دانراوە کە مانگانە دەکاتە 19 ملیار. قەرزی دەرەکی و بەنداوەکانی شەرم لێ سوودمەند دەبێت، لە خەرجی دەرەکیە 62 تریلیۆنە و لە دروستکردنی بەنداویش لەگەڵ خەرجی بەڕێوەبەرەتەکانی پاسەپۆرت و نشینگە و باری شارستانی. بینە سەر خەرجی حاکیمە چ شتێک خەرجی حاکیمەیە؟ بەشە خۆراکی مانگانە، دەرمان، پارەی گەرمی جوتیاران و خەرجی یەکلاکردنەوەی کێشەی مڵکدارەتی، هاوردەکردنی وزە، سەرژمێری، خەرجی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان، ئەوەش خەرجی حاکیمەیە. کۆی گشتی بودجێ حاکیمە لە بودجێ عێراقدا 10 تریلیۆن و 438 میلیارد دینارە، واتە پشکی هەرێم لە بودجێ حاکیمە 1 تریلیۆن و 322 میلیارد دینارە. واتە سەرەتا لە بودجێ عێراق خەرجی سیادی و حاکیمە لێ دەرەکرێت، اینجا لە 12.67 پشکی هەرێم دیاری دەکرێت. بینە سەرەوەی لە شەژمانگی یەکەمی عێراق، لە شەژمانگی یەکەمدا عێراق چەند خەرجی هەبووە. بە پێی وەفدە هاتوونەتە پەرلەمانی عێراق، وەفدی حکوومەتی عێراقی باسییان لەوە کردووە لە شەژمانگی یەکەمی 2023 کۆی گشتی خەرجی عێراق کۆی گشتی 47 تریلیۆن بووە. لەو 47 تریلیۆنە خەرجی سیادی زۆر بۆ کە لە 157 بۆ خەرجی سیادی و حاکیمە ڕۆشتووە، 27 تریلیۆن بۆ خەرجی سیادی و حاکیمە ڕۆشتووە. ئەوەی کەماوەتەوە 20 تریلیۆن دینارە کە خەرجی 15 پارێزگاکەی عێراق و هەرێم لەو 20 تریلیۆن دینارە دیاری کراوە. بۆیە تەیف سامی باسی لەوە کردووە کە پشکی هەرێم لە شەژمانگی یەکەمی 2023 2 تریلیۆن و 500 میلیارە پشتی بەمە بەستووە. یعنی سەرەتا لەو خەرجە گشتیانەی کە لە شەژمانگی یەکەم 47 بووە، 27 خەرجی سیادی و حاکیمەی لێ دەرکراوە. اینجا لە 20 تریلیۆنەکە خەرجی 15 پارێزگاکەی عێراق وەرێم دیاری کراوە کە ئەو کاتە لە 112 0.67 20 تریلیۆنەکە دەکاتە 2 تریلیۆن و
500 ملیار دینار لەبەرەوەی کە ئێستا کێشە دروست بووە تەیف سامی باسی لەوە کردووە کە پشکێرێم لەو 6 مانگەدا 2 تریلیۆن و 500 ملیار بووە بەڵام هەرێم 8 تریلیۆنی بۆ هاتووە بە پارەی بڵین داهاتی ناوخۆشیان لەسەر هەرێم حساب کردووە لەگەڵ بەمان شێوە داهاتینەوت لە سێ مانگی یەکەمدا واتە ئەگەر هاتپایە پێشتر پێش 2015 پشکێریم لە کۆی گشتی خەرجیەکان دیاری دەکرا و کاتە بۆ نمونە لە 6 مانگی یەکەم ئەگەر ئەو خەرجی فیعلێتیانە بووە 47 تریلیۆنە ئەو کاتە پشکی هەرێم لەو 6 مانگە دەیکرد 6 تریلیۆن بەڵام ئێستا لەبەرەوەی کە خەرجی فیعلی تێدایە و بودجەی سادی و حاکمی لێرا دەبن لە 20 تریلیۆنەکە پشکێرێم 2 تریلیۆن و 500 ملیار دینارە کە ئەمەش کێشەی دروست کردووە لەبەرەوە پێویستی بەوەیە کە ڕێکەوتنێکی سیاسی بکرێت ئەگەر ناو خەرجی فیعلی بووە بە یاسا لە ناو بودجەی عێراقە کە زیانێکی زۆری لە پشکی هەرێم داوە و بەسەر نوێنەرانی کورد و بەسەر ئەو کاتەش کە وەزیری دارایی کورد بووە بۆ یەکەم جار هاتووتە ناو بودجەی عێراق بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ